بە هیوای کاتەی خۆش لەگەڵوانایی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 102. لێرەش گەیشتمە کۆبکەوە یان لێ دەربکە وەڵامەکە بە سادەترین شێوە بنووسە. ئەوە گرنگە بە سادەترین شێوە. هەندێک کەس ڕەنگە لە بیریان چی وەڵامەکە بە سادەترین شێوە بنووسن. پرسیاری 15 دوو کەرتم هەیە، ژمارەی کەرتدار 4 و نیو لەگەڵ 3 و 4 لە 5. ژێرەی ئەو دوو کەرتانە یەک شت نییە، یەکەچیان 2، یەکەچیان 5. ناچارم ژێرەکانیان ڕێک بێخم واتە بچووکترین چەند جارەی هاوبەش ببینمەوە کە دەکاتە 10. کەرتی یەکەم لای ڕاست جارانی چ بکەم دەبیتە 10، جارانی 5 بکەم، و کەرتەکەی لای چەپ جارانی 2 بکەم، ژێرەکان دەبن بە 10. کەواتە ئەو کەرتەی کە هەمە لێرە جارانی کەرتی لای ڕاست جارانی 5 دەکەم، کو جارانی 5 دەکەم، چارەکەی کە تەواوە وەکو خۆی دەنووسمەوە. کەرتەکە سەرە و ژێرەی جارانی 5 دەکەم دەکاتە 5 لە 10. کۆیەکەی وەکو خۆی دەنووسمەوە. کەرتی دووەم ژمارە تەواوەکە هەر وەکو خۆی دەنووسمەوە کە 3ە. ئەوجا کەرتەکەی جارانی 2 دەکەم، 4 جاران 2 دەکا 8، 5 جاران 2 دەبیتە 10. ئێستا زۆر ئاسانە سەرە و ژێرەی کەرتەکان ببورن. ژێرەی کەرتەکان بووە یەک ژێرە، ژێرە چی هاوبەش کە 10ە. ژمارە تەواوەکان بەیەکەوە کۆ دەکرێنەوە و یەک ژێرە دەنووسرێ و سەرەی کەرتەکان کۆ دەکرێتەوە. 4 کۆ 3 دەکاتە 7 لێرە دەنووسم، 1 دەی دەنووسم، هەرگیز ژێرە کۆ ناکرێتەوە. سەرەی کەرتەکانیش 5 کۆ 8 یەکسانە بە 13. سەرجەمەکە بووە 7 تەواو 13 بەش لە 10. بەڵام چونکە سەرەی ئەو کەرتەی گەورەترە لە ژێرە، 13 گەورەترە لە 10، دەبی ئەمن 10 بەشی بکەم، ئەو های بهێڵمەوە ناکاتە سادەترین شێوە. ئەو ژمارە تەواوە جارێ کارم پەیوە نییە، تەنیا کەرتەکەی چا دەکەم کە 13ی 10 بەشی 10 دەکەم دەکاتە 1 تەواو، دەمینێتەوە لە 13کە چ دەمینێتەوە، 13 دەی لێ بڕوە دەمینێتەوە 3 و هەمیشە ژێرەکە دەنووسرێتەوە. ئێستا ژمارە تەواوەکە کە 7 دەبی کۆی بکەمەوە لەگەڵ 7. لە کاتی کۆکردنەوەی ژمارەی کەرتدار لەگەڵ ژمارەی تەواو تەنیا و تەنیا ژمارە تەواوەکان کۆ دەکرێنەوە، واتە تەنیا 1 کۆ دەکەمەوە لەگەڵ 7 کە دەبیتە 8. ئەو کەرتەی لێرەیە لە تەنشت 8ەکەی وەکو خۆی دەنووسمەوە. سەرجەمەکە بووە 8 3 لە 10. پرسیاری 16 دوو کەرتم هەیە، 4 و 1 لەسەر 3 لەگەڵ 2 1 لەسەر 4. ئێستا ئەمن بمەوێ ژێرە چی هاوبەش ببینمەوە ئەو دوو کەرتەی چییە لە مابەینی 3 و 4 ژمارە 12 هەیە. کەواتە ژێرە چی هاوبەش دەبینمەوە 12ە. کەرتی یەکەم 4 1 بەسەر 3 چ لێ دەکەم، جارانی سەرە و ژێرەی کەرتەکەی جارانی 4 دەکەم. ژمارە تەواوەکە کە 4ە وەکو خۆی دەنووسرێتەوە
کەرتەکەش دەبیتە یەک جاران چار دابەش 12 کەمەکە وەکو خۆی دێتە خوارێ. کەرتی دووەم لە لای چەپ کە 2 تەواو 1 لەسەر 4 سەرە و ژێرەی جارانی 3 دەکەم، ژمارە تەواوەکە وەکو خۆی دەنووسمەوە. 2 تەواو وە کەرتەکە 1 جاران 3 دەکا 3 4 جاران 3 دەکا 12. ئێستا زۆر باشە ژێرەکانیان بۆ یەک ژێرە لە کاتی لێدەرکردن ژمارە تەواوەکان لەگەڵ 1 لێدەر دەکەم 4 2 لێ بڕوا دەکا 2 تەواو ژێرەکەش یەک ژێرە دەنووسرێ و سەرەی کەرتەکان 4 کەم 3 دەکاتە 1. ئێستا زۆر ئاسانە جیاوازیەکە بووە 2 و 1 بەش لە 12 لە جیاوازی ئەو دوو کەرتە. سەرەی کەرتەکەی گچکەترە لە ژێرەی واتە هیچ ناکەم، کۆڵکەی هاوبەش نییە، کورتکردنەوە نییە، ئەوە وەڵامەکە بە سادەترین شێوە نووسرایە. پرسیاری 17 کەرتێکم هەیە لە لای ڕاست کە 5 بەش لە 5 ژمارەی تەواو 5 لە 6 و کەرتی دووەم لە لای چەپ 4 ژمارەی تەواو 4 تەواو و 2 لە 9. ژێرەی کەرتەکان یەکەچیان 6ە ئەوی دی9ە. بچووکترین چەندجارەی هاوبەش یان بچووکترین ژێرەی هاوبەش لە مابینی 6 و 9 چییە؟ ژمارە 8ەیە. هەتا کەرتەکەی ژمارەکە کەرتی لای ڕاست 6ەکە ببیتە 8 جارانی 3 دەکەم سەرە و ژێرە ژمارە تەواوەکەش وەکو خۆی دەنووسمەوە. ئێستا 5ەکەی وەکو خۆی دەنووسمەوە. 5ەکەی سەرەی 5 جاران 3 دەکا 15 ژێرەکەش 6 جاران 3 دەکاتە 8. کۆیەکە وەکو خۆی دەنووسمەوە. کەرتەکەی دووەم لە لای چەپ سەرە و ژێرەی جارانی 2 دەکەم، ژمارە تەواوەکە کە 4 وەکو خۆی دەنووسمەوە. 2 جاران 2 دەکا 4 9 جاران 2 دەکا 8. ئێستا زۆر ئاسان بوو ژێرەکەیان هەردووچیان 8ەیە. لە کاتی کۆکردنەوەی ئەو دوو کەرتە ژمارە تەواوەکان 5 و 4 لەگەڵ 1 کۆ دەکرێنەوە دەکاتە 9. لە ژێرەکەش دەنووسم 1 8 دەنووسم و سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە 15 کۆ 4 دەکاتە 19. چونکە 19 لە 8 گەورەترە ناچارم بیکەمە ژمارەی کەردار واتە جارێ ئەو 19 و 8 دابەش دەکەم. 19 دابەش 8 دەکاتە 1 تەواو دەمینێتەوە 1 لە 19کەی لە ژێرەش دەنووسم 8. ئێستا دەبی ئەو 1 تەواوی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو 9ی کە هەم بوو، چونکە ژمارەی تەواو لەگەڵ کەرتێک کۆ دەکەمەوە. لە کاتی کۆکردنەوەی ژمارەی تەواو کە 9ە لەگەڵ ئەو کەرتەی تەنیا و تەنیا ژمارە تەواوەکان لەگەڵ 1 کۆ دەکرێنەوە، کەرتەکەش لە تەنشتی دەنووسم 1 کۆ 9 دەکاتە 10 و ئەو 1 لەسەر 8ش لە تەنشتی دەنووسم، کەواتە ژمارەکە سەرجەمەکە بووە 10 تەواو 1 لە 8 سەرجەمی ئەو دوو کەرتەی. بچمە لای پرسیارەکی نوێ پرسیاری 18 کەرتی لای ڕاست 3 تەواو 1 لەسەر 4 کەم کەرتی لای چەپ 1 تەواو 1 لەسەر 6. ژێرەی کەرتەکان یەکەچیان 4 ئەوی دی 6 دەبی ئەمن ژێرەکی هاوبەش ببینمەوە لە مابینی 4 و 6 چ باشە؟ ژمارە 12 باشە، چونکە دابەشی 4 دەکەم دەکرێوە دابەشی 6 دەکرێواتە دەتوانم ئەمن ئەو 4 بکەمە 12 ئەگەر جارانی سێم کرد
ئەو شەش بکەمە 12 ئەگەر جارانی دووم کرد. ژمارە تەواوەکانیش وەکو خۆی دەنووسمەوە، دەستکاریان ناکەم. کەرتی یەکەم چی لێدێ؟ ژمارە تەواوەکە کە سەیە هەروەکو خۆی دەنووسرێتەوە. کەرتەکەش 1/4 جارانی 3 دەکەم، دەبیتە 3/12. کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە. کەرتەکەی دیکە یەکە تەواوەکە هەر یەکی تەواوە وەکو خۆی دەنووسمەوە. کەرتەکەش جارانی 2 دەکەم سەرە و ژێرە. 1 جاران 2 6 جاران 2 12. ئێستا زۆر ئاسانترە. کەرتەکان دوو کەرتی هاوتان بەدەست هات کە ژێرەکەیان یەک ژمارەیە 12. ئێستا لە کاتی لێدەرکردن 3 کەم 1 ژمارە تەواوەکان لێک دەردەکەم، دەکاتە 2. 1 ژێرەش دەنووسم، ئەو جا سەرەی کەرتەکان 3 کەم 2 دەکاتە 1. ئێستا جیاوازیەکە بووە 2 تەواو 1/12 بە سادەترین شێوە نووسرایە. بێمەلای پرسیاری 19. دوو کەرتم هەیە 7.5 کەم 3.2/5. ژێرەکانیان دەبی ڕێک بێخم، یەکەچیان ژێرەی 2 ئەوی دیکە 5. بچووکترین چەندجارەی هاوبەش، بچووکترین ژێرەی هاوبەش ژمارە 10. کەرتی یەکەم سەرە و ژێرە جارانی 5 دەکەم. 7ەکە وەکو خۆی دەنووسرێتەوە چونکە ژمارەی تەواوە، و یەکەکە دەبیتە 5، دووەکەش دەبیتە 10 چونکە جارانی 5 کرد. کەمەکە وەکو خۆی دەنووسمەوە. کەرتی دووەم 3/2/5، 3ەکە وەکو خۆی دەنووسمەوە. کەرتەکەش جارانی 2 دەکەم، 2 جاران 2 4، 5 جاران 2 دەکاتە 10. ئێستا زۆر ئاسانە، ژێرەکەیان یەک ژێرەیە کە 10. ژمارە تەواوەکان 7 و 3 لێک دەردەکەم، 7 3 لێ بڕوە یەکسانە بە 4. 1 ژێرەش دەنووسم کە 10. 5 کەم 4 دەکاتە 1. ئێستا ئەو ژمارەیە جیاوازیەکە بە سادەترین شێوە نووسرایە، 4 تەواو 1/10. بچمە لای پرسیاری ژمارە 20. پرسیاری ژمارە 20. کەرتی لای ڕاست 3 تەواو 2/7 کۆی دەکەمەوە لەگەڵ 8 تەواو 1/3. کۆڵکەی هاوبەش لە مابەینی 7 و 3 کۆڵکە نا ببورن، بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی 7 و 3 21. چونکە 21 دابەش دەبی بەسەر 7 و بەسەر 3. کەواتە کەرتی یەکەم سەرە و ژێرەی جارانی 3 دەکەم هەتا ببیتە 21 ژێرەکە. 2 جاران 3 6، 7 جاران 3 21. کۆیەکە وەکو خۆی دێتە خوارێ. کەرتی دووەم ژمارە تەواوەکە وەکو خۆی دەنووسمەوە کە 8. سەرە و ژێرەی کەرتەکەش جارانی 7 دەکەم. 1 جاران 7 7، 3 جاران 7 21. ئێستا ئەو دوو کەرتە هاوتایە، ژێرەکەیان 21 زۆر باشە. ژمارە تەواوەکان کە 3 و 8 لەگەڵ یەک کۆ دەکەم و دەبیتە 11. 1 ژێرەش دەنووسم، سەرەی کەرتەکانیش بەیەکەوە کۆ دەکەمەوە. 6 کۆ 7 یەکسانە بە 13. کەواتە ئەو ژمارەیە سەرجەمەکەیە، بە سادەترین شێوە نووسرایە چونکە 13 و 21 هیچ کۆڵکەی هاوبەشیان نییە بێجگە لە 1. پرسیارەکەی پاشەوی پرسیاری 21. دوو ژمارەی کەرددارم هەیە، ژێرەکەیان یەکەچیان 4 ئەوی دی 5، ژێرەکەیان دەبی ئەمن بکەمە 1 ژمارە بچووکترین ڕێژەی هاوبەش کە 20 لە مابەینی ئەو دوو ژمارەیە. کەواتە کەرتی 7 3/4 جارانی 5 دەکەم. 3 جاران 5 15، 4 جاران 5 20. کۆیەکەش وەکو خۆی دەنووسمەوە. کەرتی 3
2/5 جارانی چاری دەکەم. 3 وەکو خۆی دەنووسرێتەوە ژمارەی تەواو هیچ دەستکاری ناکرێ، کەرتەکەش دەبیتە 2 جاران 5 2 جاران 4 ببورن دەکا 8 و 5 جاران 4 دەکا 20. ئێستا کۆیان دەکەمەوە 7 و 3 دەکاتە 10 20ەکەش دەنووسم سەرەشیان کۆ دەکەمەوە 15 کۆ 8 یەکسانە بە 23. چونکە 23 گەورەترە لە 20 دابەشی دەکەم. 23 دابەش 20 دەکا یەکی تەواو و دەمینێتەوە 3 لە 20. ئێستا دەبی کۆی بکەمەوە لەگەڵ ئەو دەیە تەواوەی کە لە تەنیشت 23 لەسەر 20ەکەی نووسرایە. لە کاتی کۆکردنەوە تەنیا ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە، کەرتەکەش وەکو خۆی دەنووسم کەواتە 1 کۆ 10 یەکسانە بە 11 3 لەسەر 20ش لە تەنیشتی دەنووسرێ. ئەو ژمارەیە بە سادەترین شێوە نووسرایە چونکە سەرا بچووکترە لە ژێرە و هیچ کۆڵکەی هاوبەش لە مابەینی 3 و 20 نییە بێجگە لە 1. کەواتە سەرجەمی ئەو دوو کەرتە ژمارە کەردارە 7 و 3 چارەک و 3 و 2 لەسەر 5 کردیە 11 تەواو 3 بەش لە 20. پرسیاری 22 دوو کەرتم هەیە، ژێرەکەیان یەکیان 6 یەکیان 9 بچووکترین ژێرەی هاوبەش دەکاتە 18. واتە ژمارە یەکەم کەرتەکەی تەنیا دەبی جارانی 3 بکەم، 5 تەواوەکەش وەکو خۆی بنووسمەوە کاتە 5 تەواو 5ەکەی سەرەی جارانی 3 بکەم دەکاتە 15 6ش جارانی 3 دەکاتە 18. کەمەکە وەکو خۆی بنووسمەوە. کەرتی لای چەپ کەرتەکەی سەرە و ژێرە جارانی 2 بکەم، ژمارە تەواوەکە کە 2 وەکو خۆی بنووسمەوە 7 جاران 2 14 9 جاران 2 دەکاتە 18. ئێستا زۆر ئاسانە ژێرەکەیان بووە ژێرەیەکی هاوبەش، ژمارە تەواوەکان 5 و 2 لێک دەردەکەم، 5 2 لێ بڕوە یەکسانە بە 3. یەکەش دەنووسم سەرەکان لێک دەردەکەم 15 کەم 14 یەکسانە بە 1. جیاوازیەکە بووە 3 تەواو 1 بەش لە 18 بەش. پرسیاری 23 بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 7 و 2 چییە؟ ژمارە 4 واتە کەرتی یەکەم جارانی 2 دەکەم، دەبیتە 4 تەواو چارەکەی دەستکاری ناکەم تەنیا کەرتەکە. 5 جاران 2 دەکاتە 10 و 7 جاران 2 دەکاتە 14. کۆیەکەی دەنووسمەوە، کەرتی 3 و نیویش سەرە و ژێرەی کەرتەکەی جارانی 7 دەکەم، 3ەکە دەنووسرێتەوە بەبێ دەستکاری 1 جاران 7 7 2 جاران 7 14. ئێستا زۆر ئاسانە ژێرەکەیان بۆ ژێرەیەکی هاوبەش، ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە 4 و 3 7 1 چاردەی دەنووسم، سەرەکان کۆ دەکەمەوە 10 کۆ 7 یەکسانە بە 17. بەڵام چونکە 17 گەورەترە لە 4 دەبی دابەشیکە. 17 دابەش 4 یەکی تەواو هەیە و دەمینێتەوە 3 لە 4. ئێستا دەبی کۆی کەمەوە لەگەڵ 7 تەواوەکەی کە لەو تەنیشتەی نووسرایە. لە کاتی کۆکردنەوە ژمارە تەواوەکان لەگەڵ 1 کۆ دەکەمەوە، 1 کۆ 7 دەبیتە 8 و 3 لە 4 لە تەنیشتی دەنووسرێ. ئێستا بە سادەترین شێوە نووسرا چونکە هیچ کۆڵکەی هاوبەش لە مابەینی 3 و 4 نەمایە. ئێستا وابزانم تەواو بووین لەو چونکە ئەوە پرسیاری چەند بوو؟ پرسیاری 23 بوو. بگەڕێمەوە پرسیاری 23ش تەواو بوو. پرسیاری 24
5 و 3 چارەک چەندی زیاترە لە 3 تەواو. لە کاتی وشەی زیاترە لە یان کەمترە لە هەمیشە دەبی ژمارە گەورەکەی بینم، ژمارە بچووکەکەی لێ دەربکەم. ژمارە گەورەکە چییە؟ 5 و 3 چارەک کەم 3. لە کاتی لێدەرکردنی ژمارەیەکی کەرددار لەگەڵ ژمارەیەکی تەواو تەنیا و تەنیا ژمارە تەواوەکان لێ دەردەکەم وە کەرتەکەش لە تەنیشتی دەنووسم. واتە 5 سێی لێ بڕوە یەکسانە بە 2 تەواو، ئەو کەرتەش لە تەنیشت دووەکەی دەنووسرێتەوە. ئەوە وەڵامەکەیە 2 تەواو 3 چارەک. پرسیاری 25 سەرجەمی 25 و 3 بەش لە 8 وە 2 3 چارەک. سەرجەم واتە کۆیان بکەوە، جیاوازی واتە لێ دەرکردن. ئەو دوو کەرتەی کۆ دەکەمەوە کە تەماشای کەرتەکان دەکەم، ژێرەکەیان یەکەچیان 8، ئەوی دی 4. ئەمن دەتوانم ژێرە چوارەکەی بکەمە 8، واتە تەنیا کەرتە شینەکەی ژێرەکەی دەگۆڕم، کەرتە سۆرەکە هەروەکو خۆی دەنووسمەوە بەبێ ئەوەی دەستکاری بکەم. 25 و 3 لە 8 وەکو خۆی دەنووسمەوە، کۆیەکەش وەکو خۆی دەنووسمەوە، ژمارە تەواوەکە کە 2 وەکو خۆی دەنووسمەوە، بەڵام کەرتەکەی سەر و ژێرە جارانی 2 دەکەم هەتا ژێرەکە ببیتە 8. 3 جاران 2 6، 4 جاران 2 دەکا 8. ئێستا زۆر باشە، هەردوو ژێرەکان 8-ن، ژمارە تەواوەکان لەگەڵ یەک کۆ دەکەمەوە، 25 کۆ 2 دەکاتە 27. کەرتەکانیش یەک ژێرەی دەنووسم کە 8، سرە کەرتەکان کۆ دەکەمەوە، 3 کۆ 6 یەکسانە بە 9. کە تەماشای کەرتەکەی خۆم دەکەم، چونکە 9 گەورەترە لە 8 دەبی دابەشیکەم. 9 دابەش 8 دەکاتە چەند؟ دەکاتە یەکی تەواو، دەمینێتەوە 1 بەش لە 8. ئێستا دەبی کۆی بکەمەوە لەگەڵ ئەو 27 تەواوەی کە هەیە لە تەنیشتی. کۆ 27. لە کاتی کۆکردنەوە تەنیا ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە کە یەکە لەگەڵ 27. 1 و 27 دەکاتە 28 تەواو، کەرتەکەش 1 بەسەر 8 لە تەنیشت 28ەکەی دەنووسمەوە، کەواتە سەرجەمەکە بووە 28 و 1 لە 8 یان 1 بەسەر 8 یان 1 هەشتێک. ئەوە تەواو بووم. بگەڕێمەوە لای پرسیاری 26 سەرجەمی 4 5 لە 8 و 7 فاریزە 8 چەندە؟ دوو ژمارەم هەیە، یەکەچیان کەرددارە، ئەوی دیکە دەیە. باشتر وایە بیانکەمە هەمان شێوە، واتە یان ئەو ژمارە دەیەی بکەمە ژمارەی کەرددار، یان ئەو ژمارە کەرددارەی بکەمە ژمارەیەکی دەی. ئەمن لێرە ژمارە سۆرەکە دەکەمە ژمارەیەکی کەرددار. واتە کەرتەکەی وەکو خۆی دەنووسمەوە، 4 5 لە 8 کۆی دەکەمەوە، کۆیەکەش وەکو خۆی دەنووسمەوە، 7 فاریزە 8 هەفتەکەی دەنووسم کە تەواوە، فاریزەکەی دەکەمە هێڵی دابەشکردن کرد، 8 لە 10 واتە 8 دابەش 10. ئێستا کردمە ژمارەی کەرددار کە تەمەشایان دەکەم ئەو دوو کەرتە ژێرەکەیان یەکشت نییە. ئەمن دەبی بچووکترین ژێرەی هاوبەش لۆ 8 و 10 ببینمەوە. بچووکترین چییە؟ ژمارە 40.
ژمارە چل دابەش دەبی بەسەر 8 دەکا 5 دابەش دەبی بەسەر 10 دەکاتە 4 کەواتە ژمارە کەردداری یەکەمەکە جارانی سەرە و ژێرەی کەرتەکان جارانی 4 دەکەم. چوارە تەواوەکە دەنووسرێتەوە 5 جاران 4 دەکاتە 20 ناکاتە 25 دەکاتە 20 5 جاران 4 دەکاتە 20 دابەشی 32 چونکە 8 جاران 4 دەکا 32 کۆیەکە وەکو خۆی دەنووسرێتەوە ئەو ژمارەکەی دیکەش هەفتەکە وەکو خۆی دەنووسرێتەوە 8 جاران 4 دەکا 32 10 جاران 4ش ئەمن دەبی جارانی 5م بکرد بە ببور نەک جارانی 4 دەبووە جارانی 5 بکەم چونکە 8 جاران 5 دەکاتە چل کەواتە ڕاست بوو 25 ڕاستە 25 بابە ڕەنگەش کە بینوس 25 دابەش 8 جاران 5ش چل کۆی دەکەمەوە لەگەڵ کەرتی دووەم هەفتی تەواو و 8 جاران 4 32 و 10 جاران 4ش دەکات چل ئێستا زۆر باشە دەتوانم ئەمن ژمارە تەواوەکان لەگەڵ یەک کۆکەمەوە 4 و 7 دەکاتە 11 و 25 و 32ش لەگەڵ یەک کۆکەمەوە لەلایەکی دیکە کەواتە 4 و 7 لەگەڵ یەک 11 و ژێرەکەش چلە دەنووسم سەرەکەش کۆ دەکەمەوە دەکاتە 57 وا بزانم با تەماشاچی بکەم 25 و 32 دەکاتە 57 ڕاستە ئێستا چونکە 57 گەورەترە لە چل دەبی ئەمن دابەش بکەم ژمارە تەواوەکە کە 11ەیە دەستکاری ناکەم جارێ تەنیا 57 دابەشی چلی دەکەم 57 دابەش چل یەکی تەواو هەیە و دەمینێتەوە ژێرەکەش دەنووسم دەمینێتەوە 17 ئێستا 1 و 17 لەسەر چل کۆی دەکەمەوە لەگەڵ 11 یەکی کۆ دەکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 12 تەواو و 17 دابەش چلیش وەکو خۆی دەنووسمەوە کەواتە سەرجەمەکە بووە 12 تەواو 17 بەش لە چل بەش ئێستا تەواو بووین لەو جۆرە پرسیارانە دێمە لای ژمارە نادیارەکە بدۆزەوە سیفەتی کۆکردنەوەی بەکارت هێناوە دیار بکە پرسیاری 27 لێرە ئەمن هاو کێشەکم هەیە واتە چونکە ئەو یەکسانیە لێرە هەیە واتە لای ئەو لای چەپە لە ئەو لای ڕاستە هەمان شتە لەگەڵ لای چەپ بڕەکە هەمان بەهای هەیە تای تەرازوو ئەو لایە وەکو ئەو لایە لێرە ئەم نەگەر تەمەشای لای ڕاست بکەم دەبینم ئەو ژمارەیەم هەیە لێرەش هەمە لە لای چەپ و لای ڕاست هەمان ژمارەم هەیە پاشان تەمەشا دەکەم لێرە ئەو ژمارەیەم هەیە کەرتدارە ناچارم لێرەش هەمان ژمارە دانێم هەتا هاوسەنگی هاوکێشەکە بپارێزم کەواتە وەڵامەکەم چییە ژمارە نادیارەکە دەنووسم 2 1/4 وەکو ئێرە چونکە ئەو ژمارەیە وەکو ئەو ژمارەیە ناچارم ئەو ژمارەش وەکو ئەو ژمارەیە بی لێرە کامە سیفەت بەکارهاتیە سیفەتی ئاڵ و گۆڕ تەنیا
جێیان گۆڕایە. جێی ژمارەکان لێرە ئەو ژمارە کەردارە لە لای ڕاست نووسرا، لێرە لە لای چەپ نووسرایە. هەر ئەوەندەیە. پرسیاری 28 ئەو کەرتەم هەیە، ئەگەر کۆی کەمەوە لەگەڵ سفر دەبی هەمان کەرتی بنووسمەوە لێرە، چونکە هەر شتێک کۆی کەمەوە لەگەڵ سفر هەر دەکاتە ژمارەکە خۆی. لێرە پرسیاری 29 کەوانەکەم هەیە، کۆکرایتەوە لەگەڵ 1/6 لە لای چ؟ لە لای ڕاست. لە لای چەپ چ هەیە؟ کەوانەکە جێی گۆڕایە، بەڵام ئەمن تەماشای کەرتەکانی خۆم دەکەم. ئەو کەرتە 2/3 لێرەش هەما 2/3. ئەو کەرتە 1/6 لێرەش هەما 1/6، کەواتە تەنیا ئەو کەرتەمایە کە لێرە لە لای ڕاست هەیە، لە لای چەپیش دەبی بینووسمەوە، کەواتە دەنووسم 1/5/6. 1/5/6 لێرە هەتا هاوکێشەکەم هاو سەنگ بی. چ سیفەتێک بەکار هاتیە؟ بە یەکتر بەستن. بە یەکتر بەستن. وابزانم لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، چونکە ئەو پرسیارانەی کە ماینە هەز دەکەم گرنگن، دەوی کاتیان لۆ تەرخانکەم. هەتا وانە چی نوێ هەمان لاپەڕا و وانەیەکی نوێ هەر بژی.